ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا. بەپێی ئامارەکانی بەردەستمان باس دەوە دەکرێت زیاتر لە 800 پرۆژەی وەبەرهێنان هەیە لە هەرێمی کوردستان و بەشی زۆریشیان بەهۆی قەیرانەکانی ڕابردووی هەرێمی کوردستانەوە لە کار کەوتون. چی بکرێت جارێکی دیکە ئەو پرۆژانە بەکار بکەوێتەوە؟ حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان چی بکات تاوەکو متمانە لە نێوان هاوڵاتی و وەبەرهێنەر و حکوومەتی داهاتوو بگەڕێنێتەوە؟ لەگەڵمان بن بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەن. هەندێک کەس دەڵێن متمانەمان بەوە بەرهێنەر نییە، زۆر جار پارە وەردەگری و دەڕوات ئەوە بەرهێنەر پارەکە دەخورێت. زۆر ڕاستە. باشە حکومەت چی بکە بۆ ئەوەی ینی ئەم کێشانە دروست نەبتەوە؟ وڵی خۆ ناگرێتەوە سەر حکومەت، هەمووی خەڵکی ئەهلیەوەی دەکات. بەڵام حکومەت مۆڵەت دەدات بۆ ڕاستە مۆڵەت دەدات، بەڵام ئەوی دەیکە خۆ سەر بە حکومەت نییە. باشە کە تۆ پارەت هەبێ ئێستا یەکەی نیشتە جێبوون ناکڕی لە پرۆژەکە؟ ناکڕی چکە متمانەت نییە؟ ناوەڵم متمانم نییە. زۆر سوپاس. مامۆستا تۆ چی دەڵێیت؟ وڵای قوربانگیان من دەڵێم حکوومەت دەبێت کۆمپیالێ هەیە لە وەبەرهێنا وەرگێت با ملکەکەی بڵێن بایی 200 میلیۆن دلار پرۆژەی نیشتێجەبوونەکە لەو خەڵکە فەقیرە وەرێگرە با بای 200 میلیۆن دلار پارەی لێ وەرگێت لە بەنک داینات هەرچی کاتی حەقی خەڵکی خوارد ئەو پارەیە سەحەبکاتە بیداتەوە خاشە. بەڵام هەندێک لەوە بەرهێنەرەکان دەڵێن ئێمە بووینەتە قوربانی خەڵکی تکە پارەی ئێمەی خواردووە. ئەخر هەڵدی خەڵگوانی ئێستەوە دایان پرۆژە هەیە خەڵکەکە زانی چۆ نیشتەکەی بینیوە لەوانەیە 4 کەس ببێتە ستەمەنی 100 کەس وایانە کۆمەڵی پرۆژە بەرهێنان هەیە خەڵکی خاوەن پرۆژە هەیە فعلەن لەوانەیە خەڵکە بینێتی بڵێن پرۆژەیە وەکو پرۆژەی دەستی وەهاش کە پارەی خوراوە لێرە دەترسێ پارەکە بداتە پرۆژەکەی تر خۆ لەوانەیە لەیان پرۆژەی چاکە یعنی تەمینە و سقەی هەبووە و ئیشەکەی تەواو کردووە بەڵام لە هەمان کاتە تەماشاکەی دوو شەریکات دوو کۆمپانیای تر مافی خەڵکی خواردەوە دەترسێ کابرای تر. حکوومەتی داهاتوو چی بکە بۆ چوونی تو باشە؟ ینی زۆر جار دەگوترێت لە مەسەلەوە بەرهێنان لە کەرتی نیشتە جێبووندا بە تایبەت کە لە پێشوودا بەدایان ملیارد دلار وەبەرهێنان و سەرمایە گوزاری دەکرا. چی بکات باشە بۆی هاوڵاتی زەرمەند نێبێت؟ ئەمن پێم وایە هەر ئەوانی کە کارتی تایبەتە واتە ئەو شوێن نیشتە جێبوونانی کارتی تایبەت دروست دەکرێت حکوومەت دەستگایە بکاتەوە کە خەڵک پارە یان تەنسیق لەگە ئەو دەستگایە بکات چکە لە ماوەی ڕابردوو ئاگادار بووین ڕۆیشتنی چەند کەسانێکی پارەدار ینی وەبەرهێنەر کاریگەرێکی زۆری کرد ینی خەڵکێکی زۆر مایە پووز دەرچوون تەنها بە ڕۆیشتنی چەند کەسێک لەبەر بەڵام ئەگەر بێت و دەستگایەک هەبێت کە دەستگایەکی حکومی ئەو کاتی خەڵک تەنسیقی زیاتر بەوەی هەبێت ینی پێم وایە خەڵک ناکەوێتە ئەو زەرەرەکە لە ڕابردوو خەڵک کردێت. ئێوە هیچ یەکەیەکی پرۆژەی نیشتە جێبوونتان کڕیوە لە پێشوودا؟ نەخێرە تا ئێستا هیچمان نەکڕیوە. نەتکڕیوە؟ تۆش نەتکڕیوە؟ تۆش؟ بۆچی نەتان کڕیوە؟ وڵڵاهی ئەوەی ڕاستی بێ من پێم وایە چەند بازرگانێکن دیانەوەی بازرگانی بە چینی هەژار بکەن بەڕاستی. یانە تاوەکو ئێستا سارەکەی خانوبەرە سابت نییە ڕۆژانە 50 وەرەقە بەسەر دەکەوی دەفتەرێک دێتە خوارێ بازرگانەکەن ئەو ڕۆژانێک کە بیانەوەی بازار بەرز دەکەن دوایەکەنیان ئیستیغلالەیە لە عقاراتەکان چەند بازرگانێکن دەری ئەو وەزە خۆشە و بازار خۆشە لەوانەیە دەفتەرێک بەسەر بێخی ئەو وەختی کە من بمەوێ بیفرۆشمەوە دەرێکا کە بازار نیە دەفتەرێک دێتە خوارەوەدا ئاسانە بازار لەلایەن چەند کەسێکەوە یاری پێ وایە بەڵێ زۆر ئاسانە لەبەرەوەی هیچ سیستەمەک نییە لە حکومەت هەرێمی کوردستان کە بیانەوەی ینی هەموو شتێک بە سیستەم بکە بەڕاستی بە سیستەم بکرێ باش ئەگەر پارەت هەبێ تۆ یەکەیەکی نیشتە جێبوون ناخر ئامادەنی بۆچی؟ سیقە و باوەڕ نەمانی متمانە نمە ینی زۆر کەس ینی هەندێک کەسەیە باسی ئەوەی دەکە ئەو شتە هەبێتن بەڕاستی سیقی ئەوە نمەکە سیقە بەوە بەرهێنەرەکە ناکەن بەڵام هەندێک پرۆژە هەندێکە زەناسم زۆر کە زەناسم کە ئەو شتیان کردیە بەس خۆیان پێقەرەوە کردی یان خۆیان پێدەورەمان کردی لەسەر حیسابی خەڵک. ئێستا دەگوترێت لە پاشەوەی بە شێوەک لە شێوەکان دۆخی ئابووری هەرێمی کوردستان باش بووە بەڵام دەڵێن کەرتی وەبەرهێنان زەحمەتە لە هەرێمی کوردستان
وەکو ساڵانی 2013 بگەڕێتەوە و خەڵکێک بێ و بەرهێنەرێک بێ بە ملیارات دۆلار سەرمایە گوزاری بکات پێت وایە ڕاستان بۆ چوونیان زەحمەت واللهی ئەوەش فکرکردنەوەی لێ دەوێت لە سەدا 50 دادنێ من بەڕای خۆم بەس کە ئەگەر بگەڕێتەوە سەرکەرتی گەشتیاری لێکوانەدا کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پاژە و دۆخێکەوە سەریم کوردستان داهات ئێستا کەش ئەمەل هەیە کە بگەڕێتەوە بارەکی باشتر باشە حکومت دەبێت چی بکە بۆ ئەوەی کردیەوە بەرهێنان بە تایبەت لە کردی نیشتە جێبوون ئەو کێشانەی کە لە ڕابردوو دروست بووە بینیمان کۆمەڵک بۆ بەرهێنەر ئیفلاسیان کرد کۆمەڵێک هاوڵاتی تاوەکو ئێستش پارەیان لەگەڵ خەڵکە یعنی چی بکە بۆ ئەوەی ئەمە چارەسەر بکە بە بۆ چوونی تۆ حکوومەت بەڕای من دەبێ دەستێکی کە یارمەتی ئەو کەسانە بدەکە دەیانوێ بەرهەمهێنان بکەن لە هەرێمی کوردستان بە تایبەتی مەسەلەن چەند مەشاریع هەیە کە پارێ خەڵک خوراوە یان لەوبارەوە حکوومەت دەبێ ئیزراعاتی تون لەگەڵ ئەم جۆرە کەسان باشە تۆ ئەگەر وەکو هاوڵاتیەک سەرمایەکەت لەوە بەکاردێنی ئێستا یەکەیەکی نیشتە جێبوون بکڕی ینی پێت وایە دۆخی کوردستان ئەوەندە ئارامە بتوانی ئەو پارەیە هەتا بە پرۆژەیەک بدەیت بە تاکیت ئێستا ئەگەر ئەمن مەبلغێکم لەدەست بێ باکی دیکەم چونکە ئێستا کە هەمومان دەزانین حکوومەت بێکات تەشکیل بۆ الحەمدوللا و حکوومەت هەرێمی کوردستان بودجە و پارەی خەڵکی بەتەمایە بە شێوەیەکی باشتر دابین بکە و ئەکید لۆنا دەیکڕم. سەبارەت بە کەرتیەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان ئێستا وەک دەبینرێ متمانە لە نێوان هاوڵاتی و بەرهێنەر و لە نێوان و بەرهێنەر و حکوومەت بە شێوەیەکی بەرچاو نەماوە چی بکرێت بۆ ئەوەی جارێکی دیکە کەرتیەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان ببوشێتەوە کاک کامران بنسبەتی کەرتی تایبەت ئەمڕۆ لە هەموو جیهان هەر حکوومەتێک بۆ ئەوەی لە داهاتی خۆی تشتێک لێ زیاتر بکە ڕووی کردوتە هیناندنی سەرمایەی خارجی بۆ ناو وڵاتی خۆی یعنی داهاتی ناوخۆی خۆی هەریە خۆیتی داهاتی دەرەوە لە بۆ وڵاتی خۆی ڕادکێشی بۆ ئەوەی ژیانی خەڵک گوزەرانی خەڵک باشتر بکە هەرێمی کوردستان لە ساڵی 2006 بە گورەی یاسای ژمارە 4 و بەرهێنان دەستی کرد بەو قەدەمە بەڕاستی هەنگاوێکی یەکجار جوان و باش بوو و یاسای و بەرهێنانش دەتوانم بڵێم بە معنای کەلیمە پشتگیری لەوە بەرهێنان دەکرد لە ماوەیەکی زۆر کورت ئێمە گیاشەیەکی یەکجار زۆرمان کرد دەستپێک باش بوو لە دەستپێک زۆر باش بوو حتا بە گورەی ئامارەکانی ئێمە لەبارەوەی لە دەستەی یەکەتی و بەرهێنەرانی کوردستانن ئامارێکم یەکجار لە بەرهێنان دیتەوە نێزووکی لە ساڵی 2013 حتا 53 میلیارد دلار چوو دەبی بەڕاستی ئیحتیمامێکی یەکجار زۆریان پێدا بۆ لەبەر ئەوەی ئێمە هەمومان لەو هەرێمای دەژینەوە چێ ئەمەی ینی ناشرن من بە ڕەئی منوە نەبوونی ئیدارەیەکی باش لە دەستەی وەبەرهێنان بە جورئەتەوە ئەو قسانە دەکەم لەبەرەوەی ئێستا مودیلی ئەوەی نەموایە ئەمە بەعزێک تشتەکان هەمیە هەر بشارنەوە ناڵێن لەبەرەوەی مادەم دەورەیەکمان دەرباز کرد ئێستا دەمانەوێت لە بدایەتەوە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک و بۆ ئەوەی هەموو هەوڵاتیان بتوانن ئستفادەی لەو موقعیەتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن دەبی پەنجە لەسەر تشتە ئەساسیەکان دابنێنەوە ئەگەر نەدانێنەوە تکراری غەڵەتی پێشی دەکەن چی ئەو شتانەی کە ئێمە دەمانەوێت پەنجەی لەسەر ئەمن بەڕەئی من یەکێکیان ئەوەیە کێشەی وەبەرهێنان زیرە کێشەی ئۆبووری نییە کێشەی وەبەرهێنان کێشەی ئیدارەدانی وەبەرهێنان ینی پەیوەندی بە ئابووری کوردستان نییە پەیوەندی پێوە هەیە ئۆبووری کوردستان زۆر شکر ئەوە چۆک بوو ئێستا ئەمە بەحسی داهاتوو دەکەن چ بکەنەوە باش وەبەرهێنەر لە کوردستان ئێستا سێ تشتی پێویستە دەبی ئیدارەی وەبەرهێنەر ئیدارەکی مەزبوط بی ئیدارەی وەبەرهێنەر بۆ قانون دەکرێت تاوەکو ئێستا مەزبوط نەبووە سەرکەوتوو نەبووە ئیدارەدانەکە هەڵەیە من وەکو وەبەرهێنەر قسەی دەکەم کە لە نەوەی مەفەرقی دەکە لە هەوڵاتیە کە لە دەروە ئیتهامێک بە کەسێکەوە گرێ دەدەتەوە من دەتوانم ئەوەی بەجرعەتەوە بڵێم قانونی وەبەرهێنانی کوردستان یەکێک لە باشترین یاساکانی وەبەرهێنانە بەڵام حتا ئێستا سادا دوی لەسەر وەبەرهێنان تەنفیز نەکرا یعنی ئێوە داوای جێبەجێکردنی قانونەکە دەکەن ماوەیەکیان سیستمی وەبەرهێنانە ڕاگرت گوتیان ئێمە دەستکاری لە سیستمی وەبەرهێنان دەکەن لەبارەوەی ئەو کات تۆزێک وەزعی وەبەرهێنان باش بوو
بەرەی من ئێستا دەست لێ نەدرێت دیسە هەر بگەڕێتەوە جۆری جۆران بۆی تەشویق کاک محەممەد تۆ باز لە ئیدارەی دەستەوە بەرهێنان دەکەی کە ینی ئیدارەیەکی باشی نەکردووە باس لە قانون دەکەیت لە سەدا دوی جێبەجێ نەکراوە بەڵگەت چییە ینی بۆ ئەو مەسەلا ئێستا ئەمە هەر یەکسەر بڵێ نەمە خراپە بەڵام تۆ بەڵگەمان بۆ بخە من عرضی جەنابتم کرد بۆ خۆم صاحبی پرۆژەکانی وابەرهێنانم لە ناو هەرێمی کوردستان بەڵ ئاردێکیان هەیە من پرۆژەیەکم لەسەر کردووە بەری 3 میلیارد دلارە 3 میلیارد 3 میلیارد دلارە 2 میلیۆن 884 هزار متر مربع بنا دەتوانم بڵێم یەکێک لە گەورەترین پرۆژەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاستانە هەرێمی کوردستانژی کرد دەتوانی بەشێک لە هەولێر پێ بهات بگورین لایەزال 10 ساڵ لەسەر پرۆژەکەی تێ پەریا حتا ئێستا تۆپوی ئاردەکەم بەڕێک کە ئەمە لە قانونی وەبەرهێنەران دەڵێ وەبەرهێنان دەڵێ دەبی پێش ئەوەی ئیجازەکەی بدری هەموو کێشەکانی عرد لە لای حکوومەت و تەوەکرابی ئەو جار ئیجازەکە بۆ وەرهێنەر بدرێت کە ئاردەکەی باش ئەوە کێ تۆ باسی لەوە دەکەی کەم تەرخەمێکی گەورەیە ینی چێ کەم تەرخەمە ئەم حسی زێدە خۆشەویستی و نازانین لە بڕیوەبردننی کارەکان بووتە سەبەب ئێمە تووشی ئەو هەلایە بوون من وەکو وەبەرهێنەر ئەگەر بمێ جیگایك وەرگرم لە بۆ وەبەرهێنان موافقاتی ئەنجومەنی وەزیران لە بۆ هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان دەبی ئەمە بچمتەوە بکەمەوە من ئێستا دەتوانم بڵێم لە کەرتی لە دەستەی وەبەرهێنان کە ئیدارەی وەبەرهێنانی کوردستان دەکە سەدا 90 موظفەکانی وی خەریکی حساب کتابی ئەوەینە کە ئایا تو چەندی لە قازانج دەکەی لە پرۆژەکەی چەندی لە پرۆژەکەی زەرەر دەکەی کە ئەوان بەدواداچوون لەسەر قازانج و زەرەر بالضبط ئەمە پەیوەندیدارن من ئەم تشتایی کە دەبینمەوە تێدا بالضبط ئەوە دەبیتە سەبەبی تێکچوونی پرۆژەکان یعنی کینەک نسبەت بۆی دروست دەکە کە ئەو مستەسمرە زۆری قازانج کرد ئەو مستەسمرە زۆری بردەوە ئەو مستەسمرە زۆری هیناندەوە هەمووی بەس قسە و قسەلوکە یعنی تشتێکی حەقیقی نییە وەکو جەناب دەڵێ بدۆتەوە من مەسەرەن ئێستا هەر پرۆژەیەک لە کوردستان تایبەتمەندی خۆی هەیە تو ئەگەر لەگەڵ صاحبی پرۆژێکدا بنشیا جا لە معاناتی تێدەگەی ئەم پرۆژە زەرەر دەکەم خۆزان زۆر جار دەگوترێت وەبەرهێنەرەکان ئیستیغلالی هەم هاوڵاتی و هەم حکوومەتیشیان کردووە چکە ینی زۆر جار دەبیندرەوە وەبەرهێنەرێک بە پارەیەکی زۆر دەچێتە دەروەوەی وڵات باشە ئیشی حکوومەت چییە؟ من قسەیکی بژمە جەنابەت ئەگەر حکوومەت بە هەموو ئەو قوانینی خۆوە ناتوانانی حفاظات لە حەق خۆی بکە لە حەقی مستەسمرێک بکە ئەمە مستەسمر دەبی چی بکرێت باشە؟ عرضم کردی حکوومەت دەبی ئیدارەی وەبەرهێنەران دەبی سی شەرتی تێدابی یەکێکیان کابرایەکی نیشتیمان پەروەربی دوو دەستپاک بی سێ شارەزایی لە بواری وەبەرهێنان دەهەبی و دوای ئەوەی بی کە وڵاتەکەی خۆی لە ڕێگای وەبەرهێنانەوە بەر بەپێش ببە نە حساب کتابی لەگەڵ مستەسمر بکە ئێستا لە نێو هەرێمی کوردستاندا تا ڕادێک بوشانەوە لە ڕووی ئابوووریەوە لە گیرفانی فەرمانبەران و موچەخۆران ینی بوشانەوەی دەبیندرێت ئێمە چۆن دەتوانی بۆ لە مەودووە ینی وا بکرێ کە کەرتی وەبەرهێنانش بوشانەوەی بەخۆ ببینێت جەنابەت دەزانی ئابووری هەمووی وەکو حەڵقەیەکە بەیەکەوە گرێدراون هەموو بەشەکانی بەیەکەوە گرێدراون ئەمە کاریگەری دەبێتن هەم لەسەر جوولەی بازار هەم لەسەر بژانەوەی کەرتی وەبەرهێنان چونکە خزمەت گوزاری کەرتی وەبەرهێنان موچە هەرچێکی بەیەکەوە ڕەبتن خەڵک لە کاتێکدا کە ئیمکانێتی هەبێتن ئەتوانێت لە بازار زیاتر شت بکڕێت لە بازارش لە هەمان کاتدا ئەتوانێت وەبەرهێنانی زیاتر پێویست بە وەبەرهێنانی زیاتر دەبێتن بۆی ئەم قۆناغێکی گرنگە بۆ بژانەوەی هەرێمی کوردستان و من یعنی گەشتبینم بەوەی کە بەم ڕێکەوتنی نێوانی چێتی و پارتی بە چاکردنی موچە بە باشکردنی پەیوەندی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند بژانەوەیکی ئابووری خێرا لە کوردستان ڕوودەداتنەوە باشە بەڵام ئەگەر واقعی ئێستای هەرێمی کوردستان تەمەشا بکەین لە 2013دا ڕێژە وەبەرهێنان سەرمایەگوزاری لەو کەرتەدا ببین و بە بەراو لەگەڵ ساڵی 2010 یعنی لە سەدا 90 دابەزیوە ینی پێ دوایە ئەرکی داهاتووی کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە ئاسان بێت بتوانێت دۆخەکە بۆ ساڵی 2013 بگەڕێنێتەوە گەڕانەوە بۆ ساڵی 2013 نابێت بەڵام ئەبێت ئێمە لە ئابووریە دائیمە چاومانەوەیە بتوانین ڕێژەی گەشە پێدان ساڵانە چەند دەبێتن مقدەری نمول هەر وڵاتێکە تۆ باسی سینەکەی باسی هیندەکەی باسی بەرازیلەکەی باسی هەر وڵاتێک دەکەی دەڵێ ڕێژەی گەشە چەندە لەم وڵاتەدا ئەم ساڵ 5
16 ئێمە نابێ بیرەوە بکەینەوە چۆن لە ساڵی 2013 چیمانە بوو ئەبێ بیرەوە بکەینەوە ساڵی 2019 و 20 چی ئەەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستاندا چۆن ئەتوانین کەرتەکانی ئابووری بە تەوازی هەموو لەگەڵ یەکدا بەیەکەوە بتوانین گەشەی پێ بدەین. بەرنمەیەک هەیە کە لە ساڵانی داهاتووی حکوومەتی هەرێم پاشی ئەم هۆکارانەی کە باسم کرد لە چاکبوونی موچە و وەزع سیاسیەکە و پێکێنانی کابینەی تازە تەسەوڕەکەم کە گەشەی ئابووری لە بواری پیشەسازی لە بواری کشت و کاڵ لە بواری گەشت و گوزار کە حکوومەت بەرنمەیەکی هەبێتن بۆی بتوانێت هەبێت بەڵێ ئەبێ هەیبێ ینی تاوەکو ئێستا بەرنمەکە بەو شێوەیە نەبوو ینی استراتیژیەک نەبوو مانای ئەو نییە استراتیز نەبوو مانای ئەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ترکیزی نەیتوانیم خاتە سەر ئەمانە بەهۆی ئەوەی کە ئەم ئەزمە اقتصادی ڕوویدا ئەگە جەنابەت بزانێت لە ساڵی 2007 تا گەشە ساڵی 2013 ئێمە دیراسەیەکمان هەیە لە ئەنجومەنی ئابووریە ڕێژەی گەشە سندن لە هەموو کەرتەکاندا چ لە خزمەت گوزاری چ لە کەرتی ئابووری چ لە کەرتەکانی خزمەت گوزاری تەندروستی و پەروەردەیە زیاتر لە 100 گەشەی کردووە بۆیە بەڵام بەهۆی ئەم ئەزمەوە ناتوانانی تۆ باشە کاکۆسما ئەگەر تەمەشای کەرتیەوە بەرهێنان بکەی ئەو پرۆژانەی کە لە کەرتی پیشەسازیە کوشت و کاڵە تەندروستیە تەنانەت ئەو بەرهێنان و سەرمایە گوزاری تێدا سرف کراوە تا ڕادێک سەرکەوتوو بووە بەڵام ئێستا بەدەیان پرۆژەی جۆرا و جۆر دەبینرێت کە لە کەرتی نیشتەجێبوون ینی فەشەلی هێناوە ینی چی بکرێت باشە بۆ ئەوەی جارێکی دیکە متمانە بگەڕێتەوە لە نێوان هاوڵاتی و بۆ بەرهێنەر و حکوومەت هەروەکو جەناب شارەتی پێدا وە بەرهێنان لە کۆمەڵی بواردە کراوە لە هەندێک بواردە سەرکەوتنی باش بەدەستاتەوە وەکو پیشەسازی کشت و کاڵ گەشت و گوزار خزمەت گوزاری تەندروستی پەروەردە زانکۆ بەڵام لە بواری نیشتەجێبوون ڕاستیەکەی سەرکەوتنی گەورە بەدەست نەهاتووە و ئەمەش لە دیراسەیەکی کاملمان هەیە لەسەر ئەمە وەخت کار چی بوو ینی گرفت چی بوو گرفت یەکەم گرفت ئەوە بوو وەبەرهێنان ینی نیشتەجێبوون وەبەرهێنان نییە ئەمیشەی کە کرا وەبەرهێنان نەبوو چکەوە بەرهێنان ئەوەی دەبێت پارەی خۆی خەرج کاتن بەڵام کابرا مەشروعێکی بۆ دەرەچوو خاوەنی پرۆژە بۆ بەرهێن پرۆژەیەکی بۆ دەردەچوو ئەعلانی دەکرد خەڵک ئەچوو پارەی دەدا لە ئەسڵدا خۆی خاوەن پارە نەبوو سەرمایە نەبوو ئەگەر بێت و خاوەن پارە بۆیە نەدەبوو دومی تەمویلی باغ نەبوو کە باغ تەمویلی نەدەکرد سێمیان حسابێک نەکرابوو بۆی هاوڵاتی پارەکەی خۆی بخاتە ناو حسابەدا بۆی کە کابرا وەبەرهێن نەتوانێتن دەستکاری پارەکەی بکات بەڵکو پارەکە لەم پرۆژانەدا بەسەر بکاتن هەمومان دەزانین پرۆژەی دەشتی بەهەشت خاوەنەکەی هەستا بوو تەلەڤیزیۆنێکی کردبووە ڕۆژێ تاوەرە ڕیکلامی بۆ خۆی دەکردو بۆی کە چۆن یارمەتی خەڵک دەدا هەمووشی وهمی بۆ ئەم شتانە ئەمە ینی بەدەیان نمونەی لەو بابەتە لەسەروی هەمووشیانەوە ئشرافێکی ئەوتۆ نەبوو کە بتوانیتن کۆنتترۆلی ئەمیشە بکە لە ئاخیرەکەی ڕێگای وەسیلەیەشکیان دۆزیەوە ئەوش دروستکردنی کۆمپانیای ئیشرافەوە بەڵام ئەمەش نەبووە وەسیلەیەک بتوانێت کۆنتترۆلی ئیشەکە بکە بۆیە لەمە هەرێمی کوردستان ڕاستیەکەی لە ساڵی 2013ەوە مەشروعێکمان حاضر کرد ئەویش ئەوە بوو کە بەدامی جەنابی ڕئیسی وزەرا بۆ دروستکردنی دەستەی نیشتەجێبوون ئەگەر ئەم دەستەیە دروست ببایە وەکو تورکیا وەکو مالیزیا تەجروبەی وانمان زۆر دیراسە کرد بوو زۆر باشتر دەمانتوانی ئیستیفادە لەوە بکەوە کە ئەمە ڕوو بداتن باشە کەوای ئێوە لەگەڵ هەڵوەشانەوەی دەستەی وەبەرهێنانە لە هەرێمی کوردستان کەرتی نیشتەجێبوون لە وەبەرهێنان بێتە دەرەوە کەرتی نیشتەجێبوون ئەگەر یەکی لە ئینجازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە پێی تعریفی بانقی دەوری لە ساڵی 2007 نووسێتی دروستکردنی دەستەی وەبەرهێنانە دەستەی وەبەرهێنان دەستگایەکی زۆر گرنگە بۆ کوردستان و بۆ داهاتووی کوردستان دەستەی نیشتەجێبوون چ جیاوازیەک دەکات دەستەی نیشتەجێبوون ئەیتوانی کۆنتترۆلی ئیشەکە بکە بەو سیستەمە ئیشی نەدەکردکەوەی ئێستا دەکرا سیستەمەکە هەڵەیە سیستەمەکە ئەو سیستەمە هەڵە بوو کە ئێستا ئیشی پێکرا کە کابرا ئیجازەیەکی وەردەگرت بە کەیفی خۆی بوو تەسەڕوفکردنەکە گۆڕانکاری دەکرد هەموو زۆربەی زۆری پرۆژەکان گۆڕانکاریان لە سایت پلان کردووە لە کوالیتی ئیشەکانیان باش نەبووە ئیشرافی باش نەبووە پارەوەرگرتنی خەڵک یعنی حەقی هاوڵاتی خوراوە لە میشانەدا بۆیە کە ئەبوایە ئێمە چارەسەری ئەومان بکردبایە بە دانانی دەستەیەک کە دەستەی نیشتەجێبوونە باشە سەبارەت بە داهاتوو پێویستە حکوومەتی داهاتوو لە چیەوە دەست پێ بکات تاوەکو ینی بەلای کەمیەوە ئەگەر لە ڕابردوودا نزیکەی 50 میلیارد دلار سەرمایە گوزاری هەبوو بەلای کەمیەوە نیوەی ئەو پارەیە بێتەوە هەرێمی کوردستان
ئەبێ حکوومەتی داهاتوی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە نەخشەی وەبەرهێنانی هەبێتن بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان بەبێ بوونی ئەم نەخشەیە لە هەموو کەرتەکاندا ئەبێ نەخشەیەکی هەبێتن بیداتە شەریکەیەکی تایبەت بۆی ئەم دیراسەیە بۆ بکاتن ئەم دیراسەیەش پێویستی بۆ دەبێتن لە هەر شوێنێکی هەرێمی کوردستاندا چنە سەرچاوەیەکی تێدایە بتوانێت تۆ ئەم نوع ئیشە لەو منطقەیە بکەیت تۆ کە باسی پێشجوین دەکەی دەبی بیر لە عملی ئاسم بکەیەوە لە بەرەوەی موادی ئاسم نییە کە دەبێتە شەقڵاوە ئەبێ بیر لە پرۆژێ گەشت و گوزار بکەیتەوە. بەپێی ئەو ئامارەی کە لە بەردەستی منە ئاماری تایبەت بە دەستەی وەبەرهێنانە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2006ەوە تاوەکو ئێستا کە من قسەی تێدا دەکەم بڕی سەرمایە گوزاری وەبەرهێنەران لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا گەیشتۆتە 49 ملیار و 110 ملیۆن دۆلاری ئەمریکی کە لە پرۆژە جۆربەجۆرەکان سەرمایە گوزاری لە هەرێمی کوردستان کراوە. لە کۆی ئەو هەموو سەرمایەدا لە سەدا 15 پرۆژەکان لە کەرتی نیشتەجێبوون پارەی تێدا خەرجکراوەکو یەکێک لەو پرۆژانە 165 مەولەت دراوە لە کۆی 165 مەولەت نزیکەی 10 پرۆژە ئیفلاسی کردووە بە شێوەیەکی گشتی هاوشەوەی ئەم پرۆژانێکە من ئێستا تێیدا و کاری تێدا ڕاوەستێنراوە و لە ساڵی 2019دا دە پرۆژەی نیشتەجێبوون پێشکەشکراوە مەوڵەتی پێدراوە نزیکەی 1 ملیار دۆلاری ئەمریکی سەرمایە گوزاریەکەیەتی کە دەتوانم بڵێم پشکی شێری ئەو پرۆژانە بە بەراورد لەگەڵ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بۆتە پشکی هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان. خەڵکێکی زۆر پارەی خوراوە لەسەر ئەم پرسانیان لە بە تایبەت لە کەرتی نیشتەجێبوون یعنی پێدوانیە دەست چارەسەرکردنی ئەم پرۆژانە باشترین چارەسەرە بۆ ئەوی سەر لە نوێ کەرتی وەبەرهێنان ئەبێ ئەو خەڵکی کە پارەی خوراوە ئەبێ لیژنەیەکی هەم لە حکوومەتی هەرێم هەم لە دەستەی وەبەرهێنان و هەم لە یەکێتی وەبەرهێنانی کوردستان پێم وایە ئەبێ دروست بکرێت و بۆ ئەوەی هەم مافی هاوڵاتی بوو بگەڕێنتەوە هەروەها مافی وەبەرهێنەریش نەخورێتن چونکە زۆر جار دەبین وەبەرهێنەر دەبیتە قوربانی بۆتە قوربانی وەبەرهێنەر دەبی زۆرن یان کەمن حاڵاتە من بەگشتی بن نابینم زۆر بن بەڵام هەیە حاڵاتی واش هەیە کە وەبەرهێنەریش زەرمەند بووە مەسن هاوڵاتی التزاماتی خۆی نەکردووە بەرامبەر پرۆژەکان بەرامبەر ئەقساڵەکانی لە نەتیجە یەک تەواوکەری یەکە ئەبێ هەردوو لە هاوکاری یەکتر بکەن و حکوومەتیش پشتگیری هەردوو لا بکەن چونکە لە دەستدانی وەبەرهێنەر زەرەرێکی گەورەیە. چەند پرۆژە هەیە ئێستا لە کەرتی وەبەرهێنان لە هەرێمی زیاتر لە 800 پرۆژە لە کوردستان بوونی هەیە 800 پرۆژە لە هەموو سکتەرەکان و ئەوانەی کە وڵەتی وەبەرهێنانی هەیە هەمویان کار دەکەن یان وەستێنراون پێم وایە زۆربەیان کار دەکەن ئەمڕۆ زۆربەیان پاش لە 2000 ناوەڕاستی 2010 پاش دروستبوونی حکوومەتی بەغدا و ئەو تەفاهماتانەی ئەو لێک تێگەیشتنەی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا پرۆژەکان دووبارە هیوایەکان بوو دروست بوو وەبەرهێنەکان زۆریان پرۆژەکانیان دەست پێ کردەوە. لە چیەوە زۆرە پرۆژەکان لە چ بوارێکدا زیاتر کاری تێدا دەکرێت؟ پرۆژەکانی پیشەسازی ئێستا زۆر کاری تێدا دەکرێتن پرۆژەکانی نیشتەجێبوون تازە وەک بڵێ هیوایەکان بوو دروست بووە ئەو پرۆژانێک کە وەستا بوون یان ئەو پرۆژانێک کە جزئێکی تەواوکرەوە بەشێکی تەواوکرەوە بوو ئەوانەی تەواو نەکرابوون وەبەرهێنەر هیوایەکی بوو دروست بووە کە ئەوڕۆ بازارەکە ممکنە وەک بڵێ دوا ڕۆژێکی هەبێتن ئەوانی دەست بەکاربوونە پرۆژەکانی گەشتیاری پرۆژەکانی سەحی پرۆژەکانی تعلیمی ئەمانە هەموو پرۆژەی گەورەنەوە کە لە کوردستان وڵاتیان هەیە و پرۆژەی گەورە ئەنجام دراون. باشە پرۆژەی گەورە دەزان کە لە داهاتوودا لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت زانیاریتانەیە خۆی کوردستان لەبارە بڵێن وەبەرهێنان لە کوردستان وەبەرهێنانێکی بڵێن سەرکەوتووە یعنی هیوابەخشە من پێم وایە خۆمان وەکو وەبەرهێنەری خۆماڵی نیازمان وایە پرۆژەی گەورە ئەنجام بدەین و هەروەها پرۆژەی گەشتیاری گەورە و پرۆژەی پیشەسازی و من لە
وەبەرهێنەری بیانیشم بیستووە کە نیازی هاتنی بۆ کوردستان و پرۆژەی گەورە ئەنجام بدات ئەگەر بێت و یاساکە مافی وەبەرهێنەر بەرچاو بگریت و دۆخی ئابووری و ناحیە ئەمنی کە لەبار بیت ئەمە سێ فاکتەری ئەساسینە کە ئەبێ وەبەرهێنەر بیری لێ بکاتەوە ئەمان و بازار و پشتگیری حکوومەت. بە بۆچوونی بەشێکی زۆر لە پسپۆڕانی ئابووری لە هەرێمی کوردستان باشبوونی دۆخی ئابووری فەرمانبەران و باشبوونی موچە لە هەرێمی کوردستان تاکە فاکتەر نییە لەوەی ئابووری هەرێمی کوردستان بوژانەوەی جددی بەخۆ ببینێ. ئەوان دەڵێن بەدەر لە باشبوونی موچە پێویستە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان کار لە باشترکردنی خزمەتگوزاریە بنەڕەتیەکانی نێو هەرێمی کوردستان و شار و باژێڕەکانی بکات و دواتر دەبێت بە جددی کار لەسەر بوژانەوەی کەرتی وەبەرهێنان لە هەموو سێکتەرەکان بە شێوەی جودا بکات. ئەمەش پێویستی بە پلان و کاری استراتیژی و ماندوو بوونێکی زۆری حکوومەتی داهاتوو هەیە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.